وەخسەکەنی زیاتر لە سەرم گرفتە بەڕێز مەسعود کارەش جێگری پارێزگاری هەولێر لە ستودیۆ میوانمانە. بەڕێز مەسعود کارەش بەخێر بێ. هەربژین سوپاسان دەکەین. سپاس بامەدەبوونتان. چێ بەرپرسە لەم گرفتە؟ وەڵام مەسەلەی بەرپرسی ئەمە لە سەرەتادا گەر باسی پرۆژەکان بکەین چۆن گەیشتنە و حاڵەی. بەڵێ. طبعاً ئێمە لە پارێزگای هەولێر بودجەیەکمان هەیە پێ دەوتێ بودجەی پەرەپێدانی پارێزگاکان. ئەو بودجەیە بۆ هەموو پارێزگاکانی کوردستان تەخسیس دەکرێتن. ئێمەش وەکو پارێزگاکانی تر لە جێرەی ژمارەی دانیشتوان ئەو بودجەیەمان بەردەکەویتن. بودجەی پارێزگای هەولێر بۆ ساڵی 22 نزیکە 63 میلیار بوو. ئیتر ئەو بودجەیە بە ڕێژەی دانیشتوان ژمارەی دانیشتوانی قەزاکان دابش دەکرێت لەسەر هەموو قەزاکان. ینی قەزای خەباتمانەیە، قەزای شەقڵاوەیە، قەزای دەشتی هەولێرە، کۆیە، ئەوانی تریشە. هەر یەک لەوانە حسەی خۆی دەباتم بۆ ئەوەی ئەو پرۆژانەی کە پەسەند کراوە لەلایەن قەزایەکە یاخود لەلایەن بڕێوەبەرایەتی کشتەکانەوە جێبەجێ بکرێتن. ئەمە لەسەر بودجەی پەرەپێدانی پارێزگاکانە کە دابش دەکرێتن لەسەر هەموو قەزاکان. بودجەیشتر زۆر جار دێتن پێی دەوترێت بودجەی تایبەت. ئەو بودجە تایبەتە چییە؟ لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە شوێنێک بزانێگە گرفتێکی گەورە هەیە، مەشاکلێک هەیە، بودجەیەکی تایبەتی بۆ تەرخان دەکات. ئەوەش بۆ هەموو قەزایەک نییە. یعنی ڕەنگە بۆ ئەو شوێنانە دەبیتن کە وەکو بڕێ زیاتر گرنگی پێ بدرێتن یاخود زیاتر ئەتیمامی پێ بدرێن. طبعا لەگەر جەنابی پارێزگار ئێمە سەردانی قەزای کۆیما کرد لە ئەسنای ئەو بودجەی پەرەپێدان و ئەوانە یەکێک لە داواکاری هاوڵاتیان و ئیدارەی ئەو شوێنە دروستکردنی ئەو جادەی فیدراڵە بوو. ینی بەڕاستی کە ئێمەش دراستمان کردەوە پاش ئەوەی دەرخستە و شتێوانی بۆ حاضر کرا گژمەی پرۆژەکە نزیکەی 6 میلیار و 600 میلیۆن بوو. بەرزمان کردو بۆ ئەنجومەنی وەزیران باسی گرنگی ئەو شوێنەمان کرد کە پرۆژەیەکی استراتیجیە، گرنگیەکی باشی هەیە بۆ شاری کۆیە، با ئستثنا بکرێتن بودجەیەکی تایبەت لە بۆ قەزای کۆیە تەرخان بکرێ بۆ ئەوەی لەو گرفتەی کە هەیە دانیشتوانی کۆیە لێ ڕزگار بن. بەسپاسەوە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بودجەکە تەرخانی بۆ کرا، ڕەزامەندی لەسەدرا، یعنی بۆ جێگەی خۆشحاڵی ئێمە و خەڵکی کۆیەش. چونکە بەڕاستی گرفتێکی گەورە بوو ئەوە ئەو تەنکەرانی وەکو لە راپۆرتەکە هاتووە دەهات ئەو شوێنەیان بۆ شوێنەی تاکو بتوانن هاتوو بکەن و لە ناحیەی بالیسان دوور بکەونەوە. ئیتر بە پێی ڕێکارەکانی تەندەرینگ ئەوە ئێمە دەستمان کرد بە ئەنجامدانی ڕێکارەکانی تەندەرینگ. ڕێکارەکانی تەندەرینگ چەند زۆرێکیان هەیە، بە تایبەتی دەتوانین بڵێن سێ زۆریان هەیە. یەکەمیان پێ دەوتێت داوا عامە، یعنی ئیتر ئەو بودجە دەتوو لە دەستە لەگەر ئەو دەرخستە هەیە ئەعلانی دەکەی بۆ ئەوەی ئەو کۆمپانیانەی کە شارەزانن داکو بێن بەشداری بکەن لە کڕینی تەندەرەکە بۆیان دەربچی. بەڵام لە بۆ ئەوەی گوتمان ئەو پرۆژە گرنگە بۆ ئەوەی بە شێوەیەکی زووتر بکەویتە بواری جێبەجێکردن، نەوعێکی تر هەیە بۆ بانگەواز کە پێی دەوترێن مناقەسە مەحدودە. مناقەسە مەحدودە چییە؟ یعنی لە جیاتی ئەوەی بۆ نمونە چەند کۆمپانیایەکی ڕەنگە هەندێکی خراپبیان لەو بابەتانە بەشداری تێ بکەن، داوەت نامە بۆ چەند کۆمپانیەکی تایبەت دەنێرین کە تایبەتن لە دروستکردنی بۆ لە ماوەی ڕابردووە کاری باشیان کردووە. بڵێ ئەجا بێن سەرمایە ئەمە لەبەر ئەوە گوتمان با لە ئیداری کۆیە لەبەر ئەوان وەکو بڵێن زیاتر شارەزایان هەیە لە کۆمپانیاکانی ئەو شوێنە یاخود لە کۆمپانیاکان لە چۆنیەتی دروستکردنی ڕێگاوبانەکان ئەو وەکو بڵێن ڕەزامەندیە یاخود ئەو ناوی ئەو کۆمپانیە ئەوەمان هێشتەوە بۆ خۆیان بە ئەوان ناوی چەند کۆمپانیایەکی پرۆفیشنەڵی باشی کە ئەوان مزداقیان هەیە لایەوان ئەوان ناوەکان بۆ ئەمە بنێرن بۆ ئێمە ئەمە تەندەر تەنها بۆ کۆمپانیانە بدەین. ئیتر ناوی چەند کۆمپانیایەکیان نارد ئێمەش لای خۆمانەوە ئیتر داوەت نامەیان لۆچوو بۆ ئەوەی ئەوانە دەست بکەن بە تەندەرەکانمەوە بجێڕنەوە. لە کۆتاییدا لە بۆ کۆمپانیای ساکار دەرچوو پاش ئەوەی وەکو بڵێن تەقیم کرا و ئیڤالوێشن کرا لە کۆمپانیای ساکار دەرچوو عەقدەکەی لەگەڵ واژۆ کرا گژمەی پرۆژەکەی نزیکەی 6 میلیار و 600 میلیۆنە وەکو ئاماژە پێ کرد. ئیتر عەقدی لەگەر کرا بۆ ئەوەی دەست بکە بە جێبەجێکردنی پرۆژەکە. لەسەرەتا باش بوو، قۆناغی چەند قۆناغێکی باش ڕۆیشت، بەڵام بەداخەوە دیارە دوایی سستی کەتە پرۆژەکە. بۆ سستی کارەکەی لەکوێیە؟ ئەوە دەمێنێتەوە لەسەر ئەوەی کۆمپانیاکە ئەوەی ئێمە پارەی وەرگرتووە یان نا؟ کۆمپانیەکە هەتا ئەو وەختەی کێشەی پارەی نەبووە، هەتا ئێستا یعنی سلفەی تەقدیم نەکردو بڵێن کێشەی پارەی هەبووە، بەس ئێستا ڕەنگە دەنگۆیەک بڵاو بووتەوە ئەو هەڵەی قۆز بیتەوە. بەڵام ئەوە چەند مانگە ئیشی کردیا هیچ وەختێک لەسەر پارە ڕانەوەستایە.
ئیتر لەبەر ئەوەی کە سستی هاتە ناو پرۆژەکە چونکە پێش ئەوەی مەسەلەی پارێشەبی دیارە لە شارەوانی کۆیە ئینزاری یەکەمیان دایتێ بۆ لەبەر ئەوەی لە کارەکانی بەدوا کەوتووە یعنی بە گوێرەی جەدوەری تەقەدم عومال بۆ نمونە لە مانجی یەکەم دەبی ئەوەندە بڕوە مانجی دووەم دەبی ئیشەکە ئەوەن دەبی مانجی سێم کاری ئەنجام دراوە دەبی ئەوەن دەبی بەڵام دیارە کۆمپانیای بەجێرەی ئەو جەدوەل تەقەدم عومالی ئەو تایم شیتەی بۆ دانراوە بۆ ئیشی نەکردووە لەبەرەوە ئینزاری یەکەمیاندایە بۆ ئەوەی دەبایە لە ئینزاری یەکەمی وەرگرت ئەو کۆمپانیایە بەناو کە پرۆفیشنەڵە و لای خۆیان و لای کۆیە کۆمپانیایەکی معروفە و ئیمکانیەتی هەیە دەبایە بە خۆ دابستەوە پەلەر ئیشەکانی بکە بەڵام بەداخەوە تەئسیری نەکرد ناچار شارەوانی کۆی ئینزاری دوێمشیان دایتێ ئەوەی ئەم بزانم لای قایمقان بەڕێز قایمقان بانکێشیش کراوە بۆ ئەوەی پرە لە ئیشەکانی بکە بەڵام بەداخەوە هەر ئێستا نسبەی ئینزازی 5 کە دەبایە سەروی 130 باە عەلەقەل لای ئێستا ئەوە یەکە لە کێشەکانی بەڕاستی لەو شوێنە لێ دێنانی ینی کۆمپانیاکە دەتوانێت چارەسەر چیە بڵێ چارەسەر چی بکرێت ئەجە بێمە سەر ئەوەی شتێکی تری شەیەکە دیتم لە ڕێگاکان لێرە لە ڤیدیۆکەی باسمان کردیت بینمان ئەوەیە ڕێگەی سماقولیە تانکەرەکان وێرانە ئەوەش درایتە بە کۆمپانیاکی طبعا ئەوە لە بودجەی پەرەپێدانی عفو لە بودجەی ئیستثماریە ئەو پرۆژەیە ئەوش نزیکەی ئەوی بزانم ملیارە و 400 ملیار و 600 لەو حدودەیە بەڕێوەبەرایەتی گشتی ئاوەدانکردنەوە سەرپەرشتی دەکاتن نسبەی ئەنجازی ئەو پرۆژەی نیکە 150 ڕۆیشتە 150 تا 152 ڕۆیشتە بەڵام دیارە لە هەردوو شوێنەکە ئێستا ئەو تانکەرانە کە دێن لە ڕێگای کۆیە چکە پرۆژەی یەکەمە ناوی تەقتەقا هەتا لە کۆیە دەردەستی ئەوەش دوایی دەستەوە سماپۆلی دیارە بەهۆی کەم تەرخەمی لە قۆناغی یەکەمدا کە لەبەر ئەوەی پرۆژەکە بە شێوەیەکی باش نەڕۆیشت و هی دووەمیش دیارە ئەویش کێشەیەکی هەیە ئەو کێشانە دروست بوو طبعا بۆ ئەنجامدانی یاخود بۆ چارەسەرکردن ئایا چارەسەرکردن چییە طبعا بە جێرەی گرێبەست ئەتوو لەگەر گرێبەست کە لەگەر بەڵێندەر دەکەی مەجموعە خاڵێکەیە لەو خاڵانە ئەتوو بزانە کامیان ئەگەر پابەند نەبوو بۆ خاڵانە ئەتوو ئیجراعاتی لەگە دەکەی ئەو ئیجراعاتانەی کە کرای ئێستا یەکەم وەکو قۆناغی یەکەم ئینزاری دۆمە کە ئینزاری سێمی دەدەین دەبی سەحب عەمەلی لێ بکەی دەبێ پرۆژەکەی لێ بستان دەبی پرۆژەکەی لێ بستێتەوە ئەو دواتر لە ئەنجومەنی وەزیران یان لە هەر شوێنێک بڕیاری لەسەر دەری ئایا دەدرێتەوە کۆمپانیەیەکتر زارێکتر یاخود لە شێوەی ڕاستەوخۆ لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکان و ئیتی تیمەک پێک دەهێنرێت بۆ جێبەجێکردنی کارەکە هەر لە سەرەتام کارانە بۆ خۆیان نایکەن بۆ شارەوانیەکان و شوێنانە خۆیان نایکەن بەخۆی عادەتەن پرۆژەی گەورە بەجێری ڕێنمایەکانی ساڵی 2016 دەبی بانکێشتی لۆ بکرێت ئاماژەم پێکرد چونکە پرۆژەکە پرۆژەیەکی گەورەیە ڕەنگە لەو ئیمکانیەتی شارەوانیش نەبیتن لەو کەتە بەس وەکو بڵێن ئاخر دەرگا کە لێ بدەی ئەوەیە کە ئەگەر ئەو کۆمپانیە جاری یەکەم ئینزارێت دەیە جاری دووەم ئینزارێت جاری سێم کە پابەند نەبوو ناسا لێ بستنیەوە طبعا کە لێ دەستینەوە ئەوەش کۆمەڵ ڕێکاری هەیە یەک لەوانە خطاب زمانی کۆمپانیاکەی دەسووتێ کۆمپانیاکە بلالیست دەکرێتن لە حکوومەتی هەرێمی کوردستان ئیتراوان ئەمە هیواداری نەگەویتە ئەو قۆناغا کۆمپانیا بەخۆی دابستەوە ڕێگەی سماقۆڵی کەی کاریتیاکرێت گرفتە چاکەکرێت چووکە ڕێگەی سماقۆڵی تا پێش پردەکە و دەوروبەری پردەکە ئەزدی ئەوەی پێ بڵێ قیروازان تیای نەماوە ئێستا ئەوە خۆی هۆکاری ئەوەی لەبەرچ ئەو پرۆژەیەش تەرخانکران نزیکەی ئاماژەم پێکرێت تا بەڕێوەبەرایەتی گشتی ئاوەدانکردنەوە لە ڕێگای بودجێ ئیستثماری جێبەجێکە هۆی ئەوەیە چووکە لەبەر ئەو شەقامەت یەکچوو بوو کە شێو قامەت یەکچوو ئیتر ئەو مەبلەغە یعنی تەماشا دەکەی ئێستا هەر لە بۆ ئەو قەزای کوێیە مەسەن لایەکی 6 ملیار و 600 میلیۆن بۆ ئەو جۆسایی تەرخان کراوە لایەکی ملیارێک و 600 ئەوەندەیە نزیکەی یعنی 7 ملیار 8 ملیار تەرخان کراوە بودجێیەکی ئیستثنائیە بۆ ئەوەیە گرنگجێکی زیاتر بەو شوێنە بدرێتن یعنی ڕەنگە ئەو بودجەیە بۆ شەقڵاوە نەکرایە ئەو یعنی ئەو وەکو بڵێن ئەوەی لە بۆ کرایە لە بۆ بۆ کۆیە کراوە بۆ شەقڵاوە نەکرایە بۆ نمونە بۆ خەبات نەکرایە بۆ نمونە بۆ قەزای دەشتی هەولێر نەکرایە بۆ مەخمور نەکرایە لەبەر ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگجێکی تایبەت بۆ شوێنەدا ئیتر ئەو بودجەی تایبەتانی بۆ تەرخان کردووە بۆ ئەوەی ئەو کێشانەی لەو دەڤەرە هەیە چارەسەر بکرێ هاوڵێتیان تووشی ئەو گرفت و کێشانە نەبوونەوە کە ئێستا ئەمە بینیمان بەڵێ بەڕێز مەسعود کاڕۆژ جێگری پارێزگاری هەولێر لە ستۆدیۆ میوان ئامادە بوویت سپاس بامەدەمونتانەوە بۆ شرۆفەکانتان بەخێرات.